یەکەم مەنگاوکە ئێمەیان بۆ ئێرە بەیانیان خەریتەی ئەم بیرەیە کێشین سەرەتا کە دەست پێەکەین سەرەتا بەم خاکە نازە خەریتەکەی کێشین دوایی بەم زەنگە گەورەیە ئتر تا تۆزە ئەچینە خوارەوە 40 سانتیمێک 50 سانتیمێک ئەچینە خوارەوە ئیشی خۆمان ڕێکوپێک لێرە ئەکەین و خەریتەکەمان کێشاوە تا مەترێک تا مەترە 80 سانتیم بەم زەنگ و خاکە نازە ئەڕۆین لە دوایەوە کە بوو مەترە 80 سانتیم خاکە نازی کەمان هەیە زەنگی کەمان هەیە ئیشی کەمان هەیە شتی کەمان هەیە بۆ نمونە زەنگمانەیە پێڵەن قوڵنگە ئتر بەوە خەریکە بین وردە تا وەکوم ئەبێ بەتر و 2 مەتر لە 2 مەترە ئتر ئەگەر زەویەکە ڕق بێت کۆمپلسەری بۆ بەکارهێنین ئەگەر زەویەکەش ڕق نەبێ هەر بەو زەنگە خەریکە بین جەنجەرمان هەیە کڵاومان هەیە هەموو شتێکمان هەیە بۆ پێداویستەکانی بیر ئتر ئەوان نەبێ بڵێن ئەمە پێویستمان بە شتێکە بێت ئێستا ئیمڕۆ یەکەم ڕۆژمانە و دەست پێ ئەەکەین ئەمە قیاسی بیرەڵکەندن بەدەستی کابرا کەوتووە کابرا ئەڵێ بە من بۆ نمونە مەترم بۆڵکەنە بۆرینەوەیتی ئەەکەم ئەڵێ مەتر و داڵکەنە بۆری مەتریتی ئەەکە ئەڵێ هەشتان بۆڵکەنە بۆری هەفتایەتی ئەەکە قیاسەکان بەدەستی ساحب ئیشە بەدەستی ئێمە نییە چونکە ئەگەر ئێستا من بیری هەڵکەنم مەتر بێت بۆرینەوەیتی ئەەکەم بیری هەڵکەنم هەشتا بێت بۆری بێ هەفتایەتێکەکەی دوای ئیشەکەی ناڕەحەتە هەتا فراوان بێ بۆ ئێمە ئاسانە بەس بۆ لەسەر ساحب ئیش گران ئەەکەوێت تقریبا 5 نەفەر لە بەردەستی نافێشی فێری ئێمیشە بووە ئێستا بۆ خۆیان ئیشەکەن ئەوانیش ئەوان شارەزانتیایە کەسێکی زۆر سەرکەوتون منیش لە بەردەستی خەڵکا فێر بووم زیاتر بیگرەوە ئەم کۆمپلسەرە مەرحەلەی دووە ئەمە لەبەر ئەوەی زەنگەکە زۆر ئەرزەکە تا بچتە خوارەوە تەبەق ڕق بێت ئەبێت لە مەرحەلەی دووە کۆمپلسەر بەکاربێنین شوێنی وایشی هەیە بە کۆمپلسەر زۆر بەناڕەحەت دەبڕێت لەبەرەوە کۆمپلسەرەکە زۆر ئاسانکاریە بۆ ئێمە شتێکی یعنی ئاسانە ئەوە نیە وەکو زەنگەکە هیلاک و کاومانوو بیت ئەم کۆمپلسەرە ئاسانکاریە بۆ وەسای بیر بابڕۆ ئەم جەنجەڕە بۆەوەدا ئەندرێت لە 7 مەتر تێپەڕی کرد بۆ ئیشەکەی ئێمە هەم ئاسانە ئیسراحەتە ئەوە نییە مانووی بەدەست هەڵی کێشی وەکو قەدیمان قەدیم ئەمە نەبووە هەر بەدەست هەڵیان کێشاوە بەس ئێستا ئەمە زۆر ئاسانە ئەمە ئیسراحەتە بەدەست و بە قاچە و سەتڵە هەڵە کێشیتە سەرەوە خۆم سواری سەتڵەکە بمەچمە ناو بیرەکەەوە و هەڵمە کێشنە سەرەوە بە سەتڵەکە وەکو مەسعەدە وایە یعنی زۆر ئاسانە ئەمە لە باتی بەدەست هەڵی کێشیت حەبلەکە و سەتڵەکە بەمە ئیتر ئیسراحەتە چۆن بتەوێت ئیشی پێەکەیت با بڕۆ با بڕۆ
باشە بابێ خەڵۆفەیەتە دایک لە خوارەوە باش با بڕۆ وەڵی بیرەڵکەندن پێشینان قسەیەکی زۆر جوانیان کردو ئەڵە هەر کەسێک کە بچوو ناو بیرۆ تەلاقی نامێنێت تێگەی کە چوویتە ناو بیرۆ ژیانی خۆت یعنی بەدەستی خۆت نییە چوونە خوارەوە بەدەستی خۆتە هاتنە سەرەوە بەدەستی خوایە لە پاییزە ینی بیر هەڵکەنی ئیسفادەی باشە بۆ خاوەنەکەی باشە پاگلەمە باشە ئەو کاتانە و بۆ فەسڵ باسی فەسڵکەین بۆ خۆشی ئیشەکەی ئێمە بەهاردا ئێمە خۆشە چونکە وەکو زستان نییە زستان کەرتی وایە باران ئەبارەت ینی مەجال هیچی شێ بکەیت کەپریشمان بۆکەن کەپریان کردو ڕەشەوا بردوێتی ئەوەنە باقی بەهێز بوو بارانەکەی بەهێز بوو مەجای ئیش نەبوو بەس بۆ ئێمە پاییز و بەهار ئەو دوو فەسڵە هاوین گەرمە پاییز و بەهار جەوێکی طەبیعیە ئەمە هەوایە بۆ کاتێک کە بیرێک غازی هەیە بە بیری شاخاوی بیری هەیە غازی هەیە ئەم هەوا بۆ سێشت بەکارهێت یەکەم شتی سەرەکیان ئەوەیە کە غازی ناو بیرەکە نایاڵێت هەر بیرە غازی هەبێ ئەبێ بەهۆی مەترسی لەسەر ژیان و لەوە ئەچێ نەیتە سەر ناو بیرەکە یەکسەر بتکوژێ بۆ کاری دووهەمیان ناو بیر زۆر گەرمە گەرمایەکی زۆری هەیە کە ئەم هەوای لێ دەیترەوە هەڵاوی گەرما نایاڵێت خاص لە ئاو نزیک بیتەوە ئیتر زۆر گەرمە بێ ناو بیرەکە تحملی ناکەی ئەم هەوای لێ دەیتر ناو بیرەکە فێنکە بێت هۆکاری سێهەمیشیان ئەوەی ئەمە کۆمپلێسەر بەکارێنی لە خوارەوە لەبەرەوە هەمووی شاخ و بەردە ئەم کۆمپلێسەرە فەحمەیتە فەحمەکان ئەسووتێن و ئەبێ بە دووکەڵ دوای ئەبێ بە نەخۆشی سنگ ئەم هەوای لێ دەیت دووکەڵەکەی نەتە سەرەوە لەگەڵ غاز و هەوایەکی فێنکی ژێنێتە خوارە و دووکەڵەکە لە خوارەوە دەرەکا بۆ سەرەوە ئەمەی ژەم هەوایە کاتی ئیش پێکردنی تر ئیشی پێکەی بەس بە هیچ شێوەیە نابێت جگەرەی لە پاڵا بخورێت لەبەرەوە ئەبێ بە غازات لە خوارەوە گرتو با بڕۆ چوومەتە ناو بیرۆ هی پێشکی مایەکە بووە هەناسەتنی ئێستا من هەناسەی من فەرقەکە لەگەڵ هەناسەی توە ئێمەوەنە غازی ناو بیر لێیاون هەناسەمان تو نەبێت لەوە چێ من بۆ نمونە ئێستا تەمەنم 35 ساڵە 36 ساڵە تا 55 بتوانم یعنی ژیانێکی ئاسایی بەڕێبەرم بەس دوای ئەوە ناتوانم ئەبێ لەژێر ئۆکسیجنیا بم تا 44 تا 50 مەتر ڕۆشتوم بەس ئێستا ناتوانم لەبەرەوە هەناسەم تو نەبێت هەواشمان هەیە هەوا بەکارهێنین بەس وەکو کابراوتی هەواکە ئەوە نییە ئیسفادەی بۆمان هەبێت هەر ئەوەیە غاز دەرەکان ناو بیرەکە و تۆزێک وەکو لە ماوەی پێشوە ئەگەر خۆتان لە کەناڵەکان بڵاو بوو 4 کەس لەو منتیقەیە بە بۆنەی غازەوە هەر چواریان مردن ئێمە هەناسەمان تونە ئێستا هەناسەی من لەگەڵ کەسێکی تەبیعی بڕۆبی خەژێر ئۆکسیژین و یعنی لەوە چێ بڵێم ئەو لە ساوان نەوەی باش بێ من لە ساوە هەفتای باش بووم لە ساوە 50 باش بووم بوو بە خڕەبەر ئەوانەمان نەماوە
ئێستا ئاو دەرەکەوێ ئینشەڵڵا بەردەکانی تر نیشانەوەی ئاو دەرەکەوێت ئەوە ئاوە هەموو ئەوە ئاوێکی جوان با بڕوا کاکە گەر ئیتر مەترسی کۆمپرێسەر و کارەبایە سەولا چاوەڕێەکەن کەمێکی کە غەتاسی بۆ تێکەین با چینێکی کاڵەکەنین ئیتر کە بوو بە 15 سانتیم ئاوی تێ هات ئەو کاتە هینی بۆ داڕەزەهین غەتاس کە ئەگاتە ئاو کابرا ئەڵێ دینەمۆی ئینجم بەسە ئێمەش کە یای لە ئاو دوای نیو سەعات بیر هەیە نیو سەعاتی پێ ئەچێت ئیتر ئاوەکە مەجال نادا بە غەتاسی تێکەین بیریش هەیە عنی تاقی خەریکێ بیت فریای بۆ ئەوە ناشە غەتاسی تێکەی چونکە کابرا 90 دلارەیە بە غەتاسێک و نزیکەی 120 دلار 130 دلار سەرفەکە گونا حەبسووتە لە ناو بیرەکە ئیتر کەم گەشتە ئەوەی کە ئاو مەجالی نەدا بە غەتاس و ئیشەکەی نێمە گوڵۆپێکمان لەلایە کارەبا وەکو پێشتر ئاماژەم پێداوتم زۆربەی مردنی کەس بە کارەبایە گوڵۆپێکم لەلایە غەتاسێکم لەلایە کۆمدەسەرێکم لەلایە ئەمە سێ کارەبا ئینجا ئێمە وەکو بیرەڵکەن نابێ پێڵاو لە پێکەین ئەبێ هەر بە جلێکی سادەوە بچینە خوارەوە چونکە خوار بیر گەرمە وەکو سەرەوە نییە سار بێت چلەی زستان ئیشکە لە ناو بیرە بەفر لە عەرزا بێ گەرمە خوارەوە ئەبێ غەتاس بەکاربێنی بە غەتاس و ئیشەکەی تا کابرا ئەڵێیتر بەسە بابێ 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 سەتڵەکە بابێ ئێستا لایە بەم خۆم بابێ دەی باش بۆستاوە با ئەم سەتڵەیش پڕ بکەم دوای غەتاس دابەزێنم بابێت تەوافەی ئەم تەوافەکە ئاوا شۆڕ بوویەوە کارەبای تێیان نامێنێت کە ئاوا وەسا بوو وتی کارەبای تێ معدەل ئیشەکە ئەمە بۆ خوا نەخواسە گەر لە خوارەوە بیت کارەبا کەوتە سەر ئەمە تا بقیڕەنی بۆ سەرەوە بڵێ کارەبا گرتمی لای خۆت لە خوارەوەی کوژێنی تۆ یەکسەر تۆماتیکێنی کوژێنی تۆ لە خوارەوە ئەم هێڵەکەیشم لیاوە ئەم هێڵەکە لەبەر ئەوەی ناوە خوارەوە زیخ و وردە بەردوشتی ئاوایتیایە خۆی لە خوارەوە لەبەرەوە نەگیرێت ئەمانە ئەمەی لێ ئیتر بێخەم غەتاسەکەی ئیشەکە ئاوێکی پاگەێنێتە سەرەوە ئەوە ئێسێش غەتاس دابەزێنین ئەو سۆندە کاکە لەو لاوەشی کردن بۆم داگرساندنی غەتاس ئەوش ئاو با بڕادەی زۆر جاریکە غەتاسەکە شۆرتی تایە چوومەتە ناو بیرۆ کارەبا لێیاوم
مەترسی سەرەکیمانەوە بەس کارەبایە کۆمپلسەرەکانمان بڵێن ئەو کۆمپلسەرانە نین کە ئێستا کۆمپلسەر هەیە ڕکلاین بۆ ئەوکە بای حەوەرەقەیە ئێمەش توانایکی ومان نییە کۆمپلسەرە بکڕ بە حەوەرەقە و زمانی ساڵێکی لەگەڵا بێ دوای ساڵەکە بسووتێت لەناوەوە ئیشی پێەکە با بڕاکە ئەوە ئێستا بەرگەتاسی شۆ ئیشەکەین لێی نابڕێ ئەو ئیتر سەدیمەوە کێشەکە با بڕوا کاک ئەوش ئاوەکەیەتی کەمە تێژە سا لە خوارەوەمە 24 ساعت ئەوە ئەوێنە تۆزی پێش پاگە بێت و ئاوەکەی طبعا هەموو عەرزێک طبق طبقە چۆن ئەڵێ ئاسمان حەوت طبقە عەرزی شەر عینی ئاسمان وایە طبقە طبقی وایە خۆڵە طبقی وایە بەردە طبقی وایە تەمتەمە ئێمە ئێستا چوینەتە مەرحەلەی 90ەوە لە 90 ئیتر ئەم بیرە تەڕاییە چوینە 20 مەتر ئیتر ئەوە تا ئاوەکەی بە چاوی خۆتان 24 ساعتەوە ئەو دینەمە ئیشکا لێ نابڕێت بۆ بەکانی ئێستا ئەم بیرە کانیە ئەم بۆریانە هەنێ بیر هەیە گڵەوەرەقە هەنێکی ژنا ناو شاری هەڵەبجە دەرەوەی هەڵەبجە زۆری بەی زۆریان لە سەرەتایانۆ گڵەوەرەقن دوای ئەبێ بە چەو لە چەوەکە بۆری پێویست ناکە دایبەزێنی هەنێکە زەڵێ هەر دایبەزێنە بەس ئەم بۆریانە بۆ ئەوەیە لەبەر ئەوەی کە ئەم بیرە خوا نەخواستە گەر تەپیۆ ئەم ڕێگری لە تەپینەکەی ئەکات بۆ بوومە لەرزەیە بۆ شتێکی نەخوازراوە ئیتر تایبەت ئێمە بۆ ئەوەی دایبەزێن لەبەرەوە ئەو بیرە نەجاحەت بێنێ ئەمە هەنێ وەسا هەیە کە دیوار دایانێت تەنافی بۆ تەناف دایانێت بە تەناف دایانە دیوارەکان هەنێ وەسا هەیە شاوڵدا بە شاوڵ ئێستا ئێمە ئەمەمان داناوە لە باتی تەناف و شاوڵیشە لەبەرەوە ئەو بیرە ڕێک دەرچێ عەمودی ئەو بۆریانە هەموو لەسەر یەک بن و بێنە سەرەوە لاری تێ نەکەوێت جا ئەمەش نییە نابێت لێوا بێت یا لێرە ئەبێت ئەوە ناوەڕاستی بۆ دەکات ئەدەی با بڕوە با بڕۆدەی لەسەر خۆ بڕۆ یارمەتی بە کاک دوو نەوع بۆری هەیە دوو نەوع ئەمە نەوعێکیانە 25 سانتیم بەرزە 4 دانایان مەترێکە نێوعێکی کەشیان 1 متر بەرزە هەیانە ناوەکەی 80 پانە دەرەکەی 90 هەیانە مترە هەیانە مەتر و دەیە ئیسا ئەمە 80ە ناوەکەی 75 هەفتای ئەمێنێتەوە ئێستا ئەمە خۆی توێتی لە بنی بیرەکەەوە تا سەری بیرەکە بۆرین بەدابەزێنە هەیە ئەڵێ ئەو شوێنانەی کە پێویستەکە دایبەزێنی ئەو کاتێ ئێمەش چیەکەین بۆ نمونە ئەوە ئێستا بیرێکە لێ خۆمەڵم کەندووە خۆی 23 مەترە بیرەکە 14 مەتر بۆریم تێکردووە یەکەم ڕۆژ 1 مەتر بۆری دانین هەتا ئەو چیمەتۆ لە ناو بیرەکە ئەی بەسێ دوایی چەند مەتر بۆری دانین لەسەری ئاسایی و ناتەپێتەوە ناوەڕاستە و دەڕات
بۆرە دابەزێنگە سنتەنێکم بۆستە ئەو دەیست بس لواء أو كلاية هنا تباشر ئەم بیرە دەستی هەر دقێ بتەوێت بۆ نمونە 20 مەتر بێڕۆتە 25 بێڕۆتە 30 بێڕۆتە 35 بۆی زیاوەکەی لەبەرچی لەبەرەوەی ئاوەکەی زیاد بێت ئەو حەبلە دابێت ئاگیان پشتی خۆم باشە ئەو سەد ئاوا بیگەڕێنەوە بۆ لای خاچی ڕاست و بڕۆیە یعنی تۆ مەبەست و یەکەم جا بەر تەقملا بۆ لای ئاوا بیوە نامەوێت زەنگەکەم ناوێ خواردی باشە دەشلکە دايبو واصل دشلكه ئەوەنە ناڕاحەتە ینی واو لێ ئیتر زۆر جار ئاوات بەوە خوازی کە بوومە لەرزەیە شتێ بێت بیرەکە تێپێتەوە من تا گیان لەدەست بیت چونکە ئەمە ڕاستی ئەمە نان پیاکردنی لەژێر زەویە تۆ نانی سەرزەوی پیاکەیت چەند بۆری ماوە با بڕە بۆ ئەو سەرۆ ڕێنەگرێت کۆتا ئیشمان بووکە ئێمە بڵێن لەم بیراکە کردمان بۆری دابەزاندن بوو سەرەتا هەڵکەندن دوای بۆری دابەزاندن ئێستا ئێمە هیچ ئیشێکی ئەم بیرەمان نەماوە ئەوەی کە لەسەر ئێمە بە کوردومان ئەبێ مەتر بە مەتر چواردەوری ئەم بیرە کۆنکرێتکەی هەن لەبەر ئەوەی کە قوڕاوی تێنەچێت و باراناوە قوڕاوشتی تێنەچێت هەم پاک و تەمیزیشە